داي 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 دايشكا سويت 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 ايش كرت اول شيء يا موسى بس شو صكايا بيبين مقال مو كاتب اما بلا شو بخبري انا كاتب اما فلوگی چلیه اما خوم دام نبود فلوگی که جوان درچه بلام چند شتی ات پیشو که نکرا بگم شونی کوبوناوکا لگل واشا چون سهر کمان هنا یومادو بینه ویدیو که بنوزان چی رویا فلات علیه ابا ماشین بوهانه کاتا کمان درنگا بنجو چارکا بلام زاین چی درچه واکا كبجين ثانية جين دي يلا بابري براكم تسبوش سواكم راكم يلا لا ما تشوفي هاني زي تصويرك فانكا بس فرصة اگر كان عادي نبوايا الدنيا ايش بينك انا هو انا هو دواتي باقي عشان تبعه كقوى هكذا حمو كثيرة حتى سعر سيرة أورينج مالية بس كمان ناكل بس هذه فوزة كده تصير شاكا ولا الو لسان كولونية بس شاكا لا ما الله لا تقوى كاكا كاكا جيان ما كبران شاكا يلا سركوا براكم
دەی ئەڵڵا بەس ئاگاداری خۆ بە باش ئاویتیان نەماوە داما من بۆیە کوژایەوە بەدەستمەوە بۆ ئاویتیان هەوای کردو هەواجا کێشە ئەو سۆندەیە چارە نات ئەو سۆندە ئەلیای بیکابزانە ئەو شۆرتە بەردەوامە ئەوە چییە؟ ئەوە چیە لەوی ئاسلمێ ئەیتخوا؟ نانە بەس ئەوە حەزێتی مەیە ئەوە سلف کراوەتەوە؟ نا سلف نەکراوەتەوە هەدەی؟ وڵات چۆڵ بووێ ئەوە تا مەزبوطە باترێکی مامە پانکەکە ئەمە لە ئین نەوکڕی لە ئەڵەتی تازە؟ چکەڵ ئەڵەتی تازە کاتی خۆی بنویسم بیکڕم بە ئینێوی دوازە مەحەمەدە والله ماما دووزەکان بۆمە ئەو گەنجەڵە دنیایشی پێ ناکەم دەی وڵا بیبم ئەدەی گێڕیشکاوە بیکەرە گێڕیسێ بیکەرە گێڕیسێ هەڵیسێ ئەمە گێڕیسێ دەی بیکەرە چۆ وەڵام مەیەنەرەوە نامەوێ گێڕیشکاوەڵێ ئەرە تەکسی نییە بۆم دەورێ موسا جێبێڵە جان خۆمانە کردە فلییم ئەو کوای شیشەکەی موسا یەک جادەمان گرتۆ بێ جا ئەمە جادەی پێشکەوتنەکەی دانێ ئەسۆ بینەمێنە ڕێک پیاکەش وەڵا ئەڵەم ئای بینە موسایارەکەم ناگر بەخوا ڕقم بۆیە سۆپەکەی دەی بۆ سەنجارە ئەدێسە سارەکەمان ئێوارە جێشت چونکە برسیمان بوو ماندوو بووین شەو سەعات یەک ڕۆژین بەدوایە چونکە ئەو کاتانە چۆڵترە جا دەبێت خەمین کە ڕۆژین شەوەکەی لەوێ سویچم گرچوو بوو بەبێ سویچ و بەبێ ئەو شتانە هێنامەوە ماڵەوە تقریبان بە سەعاتێک ئەنجا گەشتینەوە ماڵەوە سەعات 2 چارەک بوو ئەوەی لە ئەسنا بوو بێ ئاگاداری مۆزوعەکە بۆ ئەو کاتە بینەرمن دەی یەک تۆزی دەی هاوڕێیان ئێستا ژەما 1:30 شەوە سیارەکەمان لە هوانە هێناوەتەوە سەری ئەمجەوە تا ئەوەی خۆشە نازانم سویچەکەی لەکوێ لێم کەوتووە وە بزانمان لێوێ لێم کەوت لە هوانە بۆیە تاریک بووین تۆزێ مەزگەڵی سیمەکە بووین
نایدۆزمەوە سویچەکە نادۆزمەوە نازانم لە ماڵەوە جێمێشتۆ یا لەوێ لێم کەوتووە وی سەری و جەوە ساعت چەندە؟ ساعت 1:35 دقەیشەوە ئاوا بەردەوام ڤیدیۆکەین ئەگەر ڤیدیۆکە جوان دەرچوینەکەی ڕۆژیش ئەیکەمە ناو یوتوبەوە لاین چۆنە بێت زۆر خەومیە زۆر وێران بووم بۆ خەو ئێستا ئەگەر ئەم بابەتە ئەگەر بە ڕۆژ بێنیتەوە جادە قەرباڵقە ئایازەکە چۆڵە کەسی پێوە نییە وەیتر هۆڕین و ئەنجا ئەمەش ئێستا پشتی زۆر تەواو نییە بۆیە وتمان با لەم کاتە درەنگەی شەوە بێ باشترە ئای برایکە جا ئێرەش تۆزە لێژاییە خوا خەتەرە سەرچە ئازان ناسیاوشت چارەک بۆ دووە جادە چۆڵە ئەمڕۆ بە حسابی خۆمان بیبین بۆ هوانە بۆ تر یا ڤیدیۆی هوانە بکەم بەڵام مەعلەسەف نەگەیشتە هوانە نازانم بەخوا وا بزانم ئەم جارە تەواو خراپ لە ئیش کەوتووە گێڕەکەیتی نازانم ئەمڕۆ هەماوەی زۆرە ساڵ بەڵام هەر ڕۆشتین کاسکێتی سوتا نازانم بزانم ڤیدیۆیە نازانم ئەمڕۆ وتم کە ڤڵۆگی 41 بەڵام وەکو ڤڵۆگ لەوانەیە داینەنێم وەکو وەربەزمێکیەم سارەی داینێم تر هیوادارم شتێکی جوان بێت يلا شكرا خوا گەشتینەوە ماڵەوە بە سەعاتێک وای والله دێ باوکم